ئێمە فترێکی زۆر کەمە تقریبا توانین بڵین لە ماوەی هەفتەیەک بۆ 10 ڕۆژێکە کە کاتی تەقدیمکردنی لیستی هاوبەش لە بینی ئەحزابە کوردستانەکانە یان لە دەست هەموو ئەحزابەکانی عێراق بەڵام ئەوەی کە هەیە تاکو ئێستا ئەحزابە کوردستانەکان هیچ هەنگاوێکی تۆ نەنراوبووی کە بە یەک لیست دابەزن یان بە شێوەیەکی گرنگ نەگیرا ئەم هەڵبژاردنە من پێم وایە ئەوەی مفاتەحەی لایەنە عەرەبی و لایەنەکانی تر کرا ئەوە بڵێ پەیوەندی بە لایەنە کوردستانەکان نەکراوە بۆی بتوان بە یەک لیست بەشدار بن لە هەڵبژاردنەکەیە پێم وایە ئەوش یەکێکە لەوەی کە ئەتوانین بڵێن خەتەرێکی گەورەی ئەبینم بۆ داهاتووی ئەم هەڵبژاردنە چونکە ئەم هەڵبژاردنێمە ڕاستە بازنەکان دیاری کراوە بەڵام لە یەکێک لە بازنەکانە ئەتوانین بڵێن زۆرترین ململانەی تایە ئەگەر بێت و کورد بە یەک لیستی نەبێت بە دەنگەکان پەرتو بڵاو بێت ئەوە مەتوانین بڵین کورسیەک بۆ دوو کورسی ڕەنگە لە دەست بدات لانی کەم هەموو ململانەکان ڕەنگە بکرێتە ئەو بازنەی کە لە ناوچە کوردستانەکان ئەویشکە 5 کورسیە ئەگەر بێت و بەم شێوەیە بێت بە شێوەیەکی پەتەوازی بەشدار بن لە هەڵبژاردنەکانە لە 5 کورسی زیاتر بەدەست نهێنن لە هەڵبژاردنی زمانی لە بەپێی بازنەکانە گۆڕێت لە بازنەی یەکا ڕەنگە ئەو کاریگەری نەبێت کە 5 کورسیە تایبەتە بە گەڕەکە کوردەکان و ناوچە کوردنشینەکانەوە ڕەنگە لەمەیە ئەگەر فرەلیستیش بێت ئیشکالی وای نەبێت لەبەرەوەی کورسەکانی دیاریکرا و ژمارەی دانیشتوانێکی دیاریکراوە بنەتەوەی کوردن بەڵام لە بازنەی دوو کە ململانەیە لە ناو چاقی مرکزی پارێزگای کەرکووکە ئەلێرە ئیشکال دروستەکان لەبەرەوەی تۆ ئەم بازنەی دووە 4 کورسیە ئەم 4 کورسیە لە بینی تورکمان و عەرەب و کوردا ململانەی لەسەر ئەگەر بێت و بە یەک لیست نەبێت واتە ئەگەر بێت و هاوڕا نەبن لەسەر دەنگەکانیان ئەو 4 کورسی ئەتوانین بڵین ئەفەوتێت بۆ لایەنەکانی تر ئەڕوات ئەگەر بێت و کورد بەڵام ئەگەر بێت و کورد بە یەک لیستی یان بە کۆدەنگی بەشدار بنتیایە و ڕێک بکەون لەسەر کۆمەڵێک حاڵەت چکە داخۆق و لەیلانیشی تایە لەم حاڵەتی بازنەی چەقی مرکزی قەزای کەرکووک ئەو لەو کاتێ ئەتوانێت کورسیەک بۆ دوو کورسی بەدەست بێت ئەویش ئەتوانێت 50 لانی کەم ئێستا 50 کورسەکانی پارێزگای کەرکووک بەدەست بێنی ڕێکەوتنێک بکەین لە بینی خۆمانە بۆ ئەوەی لە ڕۆژەکانی کۆتایی لستێک تەقدیم بکەین ناوی کاندیدەکان تەبعاً لەسەر ناوی کەسایەتیە بێ تەقدیم بکەین ئەم هەڵبژاردنە جۆرێک ئیجباری لە حیزبەکان ئەکا کە بگەڕێنەوە لای یەک چونکە کەرکووک کراوە بە 3 بازنە و دەبێت دەنگەکان دابەشە بن دەنگی ئەم بازنەیە بۆ ئەو بازنەیە ناڕوە کەواتە قدرەتی دەنگی حیزبەکان کەمە بێتەوە ینی بچووکە بێتەوە بۆ ئەوەی دەنگەکان نەفەوتێ واجبە کە ڕێکەوتن بکەین ڕێکەوتنەکە نەکراوە بەڵام لە دوو کۆبنەوەیە باس کراوە ئەو قسانەی کە کرا یارمەتی دەرەبێ بۆ ڕێکەوتنەکە من گەشتبینم دەبێت ڕێکەوتنێک بکەین چونکە مەسئولیاتی کەرکووک جیاوازە ئێمە لە بەرامبەر پێکهاتەی تر ململانێ دەکەین ئومێد دەکەم ململانەیەکی تەندروست و مەدەنیانەش بێ 16 مانگ کۆتا تەقدیمکردنی کاندیدەکانە هێشتا کات بەبەرەوە ماوە لە ڕۆژانی داهاتوو دڵنیام کۆبنەوە تەکرێ کۆبنەوەی حیزبەکانەکرێ و هەر لایەنەش بۆ خۆی ئامادەکاریی کردووە بەڕاستی لە دواییە هەموو هەوڵەکان تێکەڵەکەین بزانین شتێک بکەین ئێمە وەکو حزبی زەحمەتشان تەیدی یەک لیستیەکەین تەیدی ڕێکەوتنی لایەنە سیاسیەکانەکەین و کاریشمان بۆ کردووە و پێمان وایە نا لەبەرەوەی خۆمان دەنگمان کەمە یان ناگەینە کورسی پێمان وایە دەبێ بیر لەو بکەینەوە دەنگی کورد نەفەوتێت لەو ململانەیە کە لەگەڵ پێکهاتەکانی تر هەمانە نابێ بێلین دەنگمان بفەوتێت چونکە ئێمە لە ململانێداین وەکو باسشم کرد ئومێد دەکەم ئێمە خۆمان بڕیاری ئەوەمان هەیە کە ململانەیەکی مەدەنیانە بێ شارستانیانە بێ و ئومێد دەکەین بتوانین لەم هەڵبژاردنە ڕێژەی کورد کە زۆرینەیە لە کەرکووک بیپارێزین کورسیەکانی کە بەدەست هاتووە بیپارێزین لەو 12 کورسیەی کە بۆ کەرکووک دانراوە زایدەن یەک کورسی کۆتاشەیە ئەو 12 کورسیە لایەنی کەم یعنی بەبێ مناقەشە 6 بۆ 7 کورد بیبە چونکە ڕێژەی کورد لەم شارە زۆرینەیە لە مشکلەکانەوەی کە تۆ باسی یەکلیستیەکەی دەبێ باسیەوە کە ئایا ئەم زلهێزەکان لایەنە سیاسی گەورەکان ڕێەوانی ترەکەنەوە بواری ئەوانی ترەدەن بواری لایەنە کەمینەکانە دەن من کاتێ باسی یەکلیستی دەبکرێت دەبێ جێی هەموو بێتەوە کە بۆیە بە باوەڕم یەکێک لە مشکلەکانی یەکلیستی تا ئێستا لارێ لە کەرکووک بەڵێن لە پارێزگای کەرکووک لە 2023 تا ئێستا هەڵبژاردنەکانی دیاکە ئەوە بۆ کە زۆر جار پارتی و یەکێتی یا بەتایبەتی یەکێتی هەندێک لایەنەکانی تری قوت داوە هەند چەند مبادرەیان هەبوو پێشتری کاتی خۆی کە گۆڕانی دروستبووان مبادرە نەبوو خەڵکی تر لەگەڵ خەڵکی اتفاق بکەن و یەکلیستی بکەنەوەنە لەسەر هەندێک کێشە مەسەڵەن فترەیەک پارتی لەسەر دکتۆر نەجمەدین کێشەی نابێت
بۆیە بە باوەڕی من کاتێ باسی یەکلیستیەکرێت بە باسی باسی هەموو لایەنەکان چۆن جێیەکەیتەوە چۆن بەشێدەی چۆن ئەوا بێ ئەمە ئەکرێ بەڵام بەگشتی مەرز نییە لە شانزەی دوو کۆتایی بێ هەدە زۆر جارەڵێن لە مانگی شەش هەڵبژات نەکرێ و شانزەی دوو دەبێ قوارەکان تەسلیمکردن و پێشترانی سیەکی یەک ساڵی شانزەی دوو مەرز نییە لەو کاتەیە بێ ڕەنگە دواخرێ ڕەنگە گۆڕانکاری بەسەر بێەوە هەر بۆ خۆی فێرەلیستی خراپە زانی تۆ سێکە تۆ ئەمریکا و بەریتانیا دوو دەوڵەتی گەورەی دنیان یەکیان 400 میلیۆن 300 میلیۆنێکیان یەک دنیا خەڵکن دوو حیزبمان حیزبی تر هەیە بەڵام هین نییە دوو حیزبی ئەساسی ململانیەکەن بۆ لەبەرەوەی ململانی دیموکراسی بکەیتنیان دوو هێزەوە بە باوەڕی من لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش کورد دەبێ بیت لەوە بکاتەوە چۆن منافەسەی ئەویتر بکات چۆن ینی چۆن ململانی بکات چۆن کار لەسەرەوە بکات کە بەشی کوردی لە باشووری کوردستان لەسەر ئاستی عێراق چۆن وەربگرێتەوە بۆیە باوەڕی من فرێلیستی تۆزێک زەحمەتە و قسە زۆر ڕێگرێت کە زۆر جار لە بەتابەتی لە هەڵبژار نێمدارێ فرێلیستی ڕەنگە خەڵکێکی زۆر فوتیە بتەنیا حیزبە گەورەکانی بێنەوە